الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. كأمرو ججنا روجي ججن واتا خوشي جيرانا أبينين الحمد لله زۆربەی برایانی بەڕێزمان بە جلوبەرگی جەژنەوە جوان خۆیان گۆڕی و بۆنی خۆشیان لە خۆیان داوە بە دڵخۆشیەوە بە ڕووخۆشیەوە هاتوون بەشداری نوێژی جەژنەکەن لە ڕاستیە پێویست ئەم ڕۆژانی جەژن زیاتر دڵمان خۆش ببێ زیاتر دڵی یەکتری خۆش بکەین هەوڵ بدەین گردن ئازادی لە یەکتری بکەین هەوڵ بدەین تووشی معسیەت و تاوان نەبین خۆمان تووشی گوناح نەکەین تێکەڵی حەفەلە و بۆنەکان نەکەین کە بە ناوی جەژنەوە کرێ و حاشا هیچ پەیوەندی بە جەژنەوە نییە خۆمان تووشی گوناح نەکەین ماڵ و مناڵمان تێکەڵ نەکەین سەیری شتی خراپ نەکەین واز لە هەموو خراپە و تاوان و معسیەتێ بێنین برانی بەڕێزم و بە پێچەوانی ئەوەشەوە خۆشحاڵی و خۆشبەختی دەرببڕین هەوڵ بدەین گردن ئازادی لە یەکتری بکەین بە تایبەتی لە ئێستەوە کە چینەوە بە ماڵەوە بعد دیاردەی جەژن لە ماڵەکانمانە هەبێ یەکەم کەس ئەوەی کە خێزانی هەیە لە خێزانی و دەست پێ بکە واللهی برایان عیبە نییە شانازیە گەورەیە با دەست کاتەمەلی خێزانی و ئەملالای ماچ بکە پێش هەموو کەسێ داوای گردن ئازادی لێ بکە ئەو خێزانەی کە هەموو کەسوکاری بەجێ هێڵاوە وڵاتەکەی خۆی بەجێ هێڵاوە هاتووە ماندووە لەگەڵ تۆیە زەحمەت ئەکێشێ بڵێ گردنم ئازاکە لەو هەموو زەحمەت و ناڕەحەتەی کە لەم ژیانە لەگەڵ منە ئایبەیتە سەر لەم غەریبیا کە تووشی غەریبی بوویت داوای گردن ئازایی لێ بکە برانی بەڕێزم و ئەوجا مناڵەکانت ماچ بکە و گردن ئازایان لێ بکە جەژنانیان پێ بدە و دوای ئەوە هەوڵ بدە چەندە ئەتوانی ئەزانی کاتەکان بەڕاستی تەزدیقن لێرە لەوانەیە فرای هەموو شوێنێ نەکەوین بەڵام بەلای کەم و ئەوانەی کە نزیکن ئەتوانیت سەردانیان بکە ئەمڕۆ عوزر نییە بۆی کە تەلەفۆن بۆ کەسێ بکەیت و بڵێ بۆ تەلەفۆنت کردو ئەزانێ بۆ جەژنە پیرۆزە کردوتە عوزر نییە ئەگەر لە دەرگای ماڵە بدەیت و بەبێ تەلەفۆن بچیتە ماڵی بۆیە فرسەتە ئازایی و گەورەی ئەوەیە تۆ دەست پێشخەربی لە گردن ئازایی لە برایەکەت ئەگەر لەگەڵ برایەکدا دڵساردیەک هەیە کێشە و گرفتێک کەوتۆتە بەینتانەوە لەبەر خاتری خوای پەروەردگار دوێنێ زۆرترین گردنی بەندەکانی ئازا کردووە لە ڕۆژی عەرەفەیە ئەم ڕۆژ ئێمەی ئیماندار پێویستەکە کە زۆرترین گردنی براو خوشکانمان ئازا بکەین واللهی ئازاییە گەورەیە بۆیە من لێرەوە ئەڵێم
والله في سبيل الله هموتانم خوشي لبر خاطري خواي پروردگار گردني همو لا عذابي وگردن من عذاكن اوي كشتكي لضلا برامبر بأيما نتواني گردن من عذاكا كرگوتني پشتي ايما وداري ايوا هچيتاني برامبر ما بيكن گردن من عذابكن گردن تان عذابي رحمتي خواتان لبي گردن عذاي ليك بكن هلسن ليرا ريزيك دروسكين او برانا با همون بيكو گردن عذاي ليكن اللهم اجعلنا ممن يعيد شعائر الله تقبل الله منا ومنكم صالح الأعمال جشنتان بيروز بي ليتان مبارك بي قردنتان عذابي وقردمان عذابي رحمتان لي بآلي جشنی قوربان لە تەواوی مسلمانان لە هەر کوێیەکی دنیا هەن پیرۆز بێت خۆی تەبارەک وتەعالا بکاتە خەیر و خۆشی و ئارامی و شادی و خۆشگوزەرانی بۆ تەواوی مسلمانان و بۆ تەواوی کوردستانیان و بۆ تەواوی ڕەوەندی کوردی و بە تایبەتی کوردانی وڵاتی بەریتانیا ئێمە دڵخۆشین و شانازی دەکەین بەوەی کە ڕەوەندێکی کوردی باشمان هەیە توانیمانە لەم وڵاتە خۆمان بنیاد بنین لە ڕێگەی مزگەوتەکانمانەوە لە ڕێگەی کۆمێنیتیەکانمانەوە و لە ڕێگەی ئەو بەناسیکانەوە کەوا دەتوانین هەمووی بە بەرزی ڕابگرین و دڵخۆشین و شانازیەکەین بە شوناسی ئاینی و شونازی نیشتیمانی خۆمانەوە دووبارە جەژنتان پیرۆز بێ و وهابی کەیفۆریش سەلامەت بێ و سەرکەوتوو بن جژنتان پیرۆز بێ و تقبل الله منا ومنكم صالح الأعمال وعيدكم مبارك. جەژنی قوربان پیرۆز بێت لە هەموو لایەک خوای پەروەردگار تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکە و ئێمە لێرەوە لە مزگەوتی ڕۆناکیەوە گردنی هەموو لایەک ئازاد دەکەین گردنمان ئازادکەن خوای پەروەردگار تاعات و عیبادەتی حاجەکانی قبوڵ کردبێ و ئێوەش هەموو تاعات و عیبادەتەکان بە نوێژ و ڕۆژوکردن و بە قوربانیدانەوە خوای پەروەردگار قبوڵی کردبێ تقبل الله منا ومنكم وصالح الأعمال. پیرۆزبایی جژنی قوربان لە هەموو مسلمانانەکەم و بە تایبەتی لەو حاجە خۆشەویستانەی کە لە فەریزەی حەج ئینشاءالله نوێژ و تاعەتی هەموو لایەک قبوڵە بێت و بە تایبەتی ئەو خۆشەویستانەی کە دوێنێ بە ڕۆژوو بوون ئینشاءالله خوای گەورە لە گوناحی هەموو لایەک خۆشە بێت و ئێمەش ئینشاءالله بەری ئەو شفاعەت و ئەو گوناحەکەوین کە خوای گەورە ماخەدە بەر شفاعەتی خۆی و لە گوناح شوا خۆش بێت ئینشاءالله. لەم ڕۆژە مبارەکە جژنە پیرۆزانەی خۆم ئەگەینم بە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانان و ئەوروپا و بەتایبەتتر بەریتانیا و بەتایبەتترینیان مزگەوتی ڕووناکی شاری بێرمینگهام هیوادارم لە خوای پەروەردگار ئەم ڕۆژە بکاتە مایەی خۆشی و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی و تەبایی لە نێوان مسلمانان و ئەم ڕۆژە بکاتە مایەی ئاشتبوونەوەی دڵەکان و رحمتي خوي پروردگار برجه بسر همو لایکمان صلى الله على محمد وآله وصحبه أجمعين. بسم الله الرحمن الرحيم. خوي جورا جژن تعاد لهم لايك قبولك خوي جورا عزي هم لايك قبولك جژن بيروجا لهم مسلمان في دكم بتايبتي لمسلماناني أوروبا وشاري برمجام ودسخوشي لي وجدكم بخير بسلسل. جژني قربان لهم لايك بيروز بي وخاصة ملەتی خۆمان هیوادارین خوای گەورە جژنەکان بە خۆشی بگۆڕێت و دوورمان کە لە ئاژاوە نەخۆشی و شەڕ و شۆڕەکان و کوردستانی خۆشمان ئینشاءالله ئاشتی و دینداری بەرپا ببیتن ئینشاءالله کوردستانی خۆشمان پاک ببێتەوە لە مولحید و علمانیەکان کە بوونەتە هۆی نەخۆشی و دەرد و بەڵا بۆ کوردستان خوای گەورە لە ناویان بات بۆ ئەوەی ئەو بەرەکەت و خۆشیە بگەڕێتەوە دووبارە جژنی هەموو لایەک پیرۆز بی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ. من شەموس نادرم شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی. کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا. بیکەیفۆر ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە